خۆشەویستان ئێستا من لە سیلاڤە شیلال ئاشاوە شوێنێکی گەشتیاریە کە دەبینین وەکو بازاڕێکە کۆمەڵێک دوکانی زۆر جوانی لێیە ساردەمەنی لێیە اینجا جەلی و تەرەمەندی و نانە قەیسی و ئەوە تا تەرەمەندی و شتی خۆشی لێیە ئەجا ئەوەی گرینگە لەو ناوچەیە ئەو بەرهەمانە هەمووی تایبەت بەو ناوچێ و هەمووی هی خۆیانە سلااوت لێبێت چۆنی ئەحواڵت باشە؟ وەڵڵا ئەمن باشم ئەگەرەنگۆ باش بێت بزانم چ شتێکتان هەیە؟ هەمووی کوردە هەمووی ئەو ناوچەیەوە نیە هەمووی تایبەت هەولێرە ئەدی سەرسەنگی خۆتان ئەی هەمووتان هەیە باشە دەبێ بزانم ئەو کۆمەڵێک پاس دەبینم لێرە شەریکاتن وەنیا ئەوە تەنسیقتان هەیە ئێوە لەگەڵ یەکیان بە کەیف خۆیان دێن پتر بە تەنسیقاتە باشە چ ڕۆژێک زیاتر گەشتیار ڕوو لێرە دەکات گەشتیاران ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە و جومعە زۆر ئیزدیحامە زۆر ئیزدیحامە باشە ئەنگۆ سەعات چەند دێنە ئێرە هەتا چەند لێرە دەبن ئێمە لە حوتی بەیانی وەسفەکەکەینەوە هەشتیم لێرە دەست پێ دەکات بۆ 12 شەو هەرەوە هەفتی بەیانێتە 12 شەو یا ڕەبی لە شتان ساڵ بیتە دەمراکەکەم دێ بە هەندێک شتان تاقی بکەمەوە نییە خۆها بە هیچ چی ناڕۆ گەلک جیهانیان زۆر ترش و خۆشە ئەو دووە یانەوە هەردووکیانە زۆر خۆشە زۆر خۆشە زۆر ناوەڵڵە دەستەکان خۆشبی دەگەڕێ بزانم چیکێ سوپاست دەکەم دەستەکان خۆش بیتر بەڕاستی زۆر خۆشە ئەوە ئاوی بنیش بۆرە بزانم ئەوە لۆ چ باشە بۆ قۆلۆن مەعیدە بۆ سوکەری سوودی زۆر باشە پشت خواردنە خۆیتەوە نیو ملاک نیو قاپ زۆر یعنی نیو پەرداغی ڕاست بخۆ ئاوی تێکەیان عیلاجە بۆ ماعیدە زۆر باشە بە خۆت ئیستیفادە لێ بنیشتی ئەسڵیە أما أصلية أصل من هي ونوعيش هي رقم يك رقم دو هي استا أنقول رقم سنتان هي والله أصلي كمان هبو أو نما ناو ملاك يوابو أمان عادية كيا تنخوشها راس تقوبي أو عادية كيا وين ليش تنصاغبي إن شاء الله أو دكانة يتوا دورة بزاني لا تتسهيا ئەو دە سڵاوت لێ بێت حاتم ئەوی لەسەر کەم بەخۆی ئەوەی بدە من ئەتش ئۆمایکەم لە بۆ بگرە بزانم ئەتش ڕۆژانە سەعات چەندێ ئێرە هەتا چەند والله روزانە تقریبا ساعت حوتونی و هەشت ئی بەیانی بەڵێ چ ڕۆژێک ئێرە زۆر قەرەبارەغا والله پێنجشەمان و هەینی باشە یعنی زۆر قەرەبارەغا ڕۆژانی تریش وەرە بەس بۆ دەوام هەیە لەبەر راوێ تریش هەیە والله جوان بوو ئەوە ڕەنگە و ڕەنگ هەیە کەس ناری جوانە ناشی جوانە بوو بەدرکە وەڵی ئەوم زۆر پێ جوان بوو ئەوە برێز زلگە چ کوردیشم لەبەر بووایە ئەرێ وەڵڵە هەیە بەسەوە کەمێک بچووکە کڕەوە کولۆ من دەبێ کەمێک بچووکە بزانم ئەتوو چت هەیە لێرکانە والله کڵاو معطر ومنظرة يعني أشياء تشتهي معطر خۆشی شتەیە خەڵک دەکڕی ئەو شتانە بله منداڵ کەیفیان پێدەوە نێرۆخۆیان دەکڕە أيوة زۆر کەیفی بێتە ئەو دەبان جلی کوردی دەبان ئەنگۆ هەر حەوت ڕۆژی هەفتەی دێنە ئێرە هەموو ڕۆژێ هەموو ڕۆژێکەیە ینی دوکانی بەداخراوی بەجینایەوە نییە تقریبا شەویش هەیە حتا سعات 11 شەو کراوەیە ئەی دەی زۆر باشە زۆر سپاس دەکەم دەستان خۆش بێ زۆر سپاس